بەڵێ سالار سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی بەڕێز بێتن. دیارە ئەمڕۆژ لە قەزای سۆران لە کاتژمێر هەشتی سەر لە بەیانی لە قوتابخانەی گوڵیزەر بە ئامادەبوونی بەرپرسانی پەروەردەی شارەکە زەنجی ساڵی نوێی خوێندن لە قوتابخانەی گوڵی زەرد لێدراوە لە سەرجەم قوتابخانەکانی شارەکە زەنجی ساڵی نوێی خوێندن لێدراوە قوتابیان دەستیان بە پرۆسەی خوێندن کردەوە. دیارە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بەهۆی ئەنجامدانی گشتپرسیەوە دیارە 15 ڕۆژ قوتابخانە لە کاتی خۆی دواکەوتووە و ئەمڕۆ زەنجی ساڵی نوێی خوێندن لێدرا. دیارامەش بەپێی ئەوەی کەوا پرسیارمان لە شارەزانی بواری پەروەردە کردووە تاخیربوونی قوتابخانە لەم کاتتا ڕەنگە گرفت بۆ قوتابیان دروست بکات چکە ماوەی 15 ڕۆژ زۆرە بۆ قوتابیان کەوا لە پرۆسەی خوێندن دوا بکەون. دیارە لە سنووری قەزای پەروەردەی سۆران زیاتر لە 50,000 قوتابی هەیە بە سەرجەم قوتابخانەکانیانەوە کەوا 240 قوتابخانە لە سنوورەکە لە خۆی دەگرێت. هەروەها دە باخچەی ساوانیش لە سنووری پەروەردەی سۆران هەنە بە سەرجەم پەروەردەکانی هەر چوار پەروەردەی سنوورەکە چوار قەزاوە زیاتر لە 100,000 قوتابی هەیە لەم دەبەرە. دیارە مامۆستایان لەم قەیرانە داراییەدا ناڕەزاییان هەیە لەسەرەوەی کەوا موچەکەیان کەم بۆتەوە و دەوامیشیان زۆرە. مامۆستایانی سنووری دەڤەری سۆرانیش داوای چاکردنی بژێوی ژیانیانەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا لەم کاتەدا پێویستە حکوومەت ئاور لە مامۆستایان بداتەوە. من پرسیارم لە بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایانی کوردستان کرد کەواوان چیان لە بەرنامەدایە بۆ مامۆستایان چکە لە ئێستادا بینین ساڵی نوێی خوێندن دەست پێ کردەوە بەڵام پاشەکەوتی موچە هەروەک خۆیەتی داواکاری مامۆستایان لە ئێستادا جێبەجێ نەکراوە. ئەو باسی لەوە کردکەوە بەیانی لەگەڵ ئەنجومەنی وەزیران کۆ دەبنەوە و داواکاریەکانی مامۆستایان بە ئەوان دەگەێنن. پاشەکەوتە نەمێنێ مامۆستایان بتوانن گروتینی زیاتر بە خوێندن بدەن لە دەبەرەکە. ئەوەی ڕاستی بێت شتێکی حاشە هەڵنەگرێکەمە ئەو قەیرانە کاریگەری هەبوو لەسەر بژێوی ژیانی هەر تاکێک لە نێو کۆمەڵگادا. خودی مامۆستاش بەڕاستی مامۆستا کە دێتە نێونەوەندەکانی خۆدەر پێویستی بەوەیە کە کەشوهەوایەکی ئارامی بۆ بڕەخسێت چ لە دەر ژینگەی ناو ماڵێکی خۆیدا چ لە ژینگەی قوتابخانە و ژینگەی دەوروبەریشدا. بۆیە ئەو پرۆسەی چەند ساڵی ڕابردوو کاریگەری هەبووە لەسەر خودی مامۆستایان و پرۆسەکە بە شێوەیەکی گشتی بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە بەڕاستی لە سنووری بەڕێوەبەرایەتی ئێمە مامۆستایان لەگەڵ ئەو هەموو قەیرانی کە دووچاریان بۆ لەسەر بە تایبەتی کە کاریگەری لەسەر بژێوی ژیانیان کردووە کۆڵیان نەداوە خزمەتی خۆیان کردووە و پێشمەرگە ئاسا لە بەرەکان ڕوبەرووی هەموو قەیرانەکان بوونەتەوە و پرۆسەکەیان بە شێوەیەکی ڕێک و پێک بردۆتە سەر و شاهدیەکشە بۆ مامۆستایان کە ڕێگەیان نەداوە بۆ یەک ڕۆژیش پرۆسەی پەروەردە و فێرکردن لە سنووری پەروەردەمان بوەستە. بەڵێ دیارە لە ساڵی ڕابردوودا بەشێک لە قوتابخانەکان مامۆستا هەبوو 3 ڕۆژ تا 4 ڕۆژ دەوامیە کرد ڕۆژەکانی تریان بۆ کرابوو ئۆف لەلایەن بەڕێوەبەرەکانەوە. ئەو ساڵەوە چتان کردووە بۆ ئەو مامۆستایان؟ بەڕاستی لەم جەوە یعنی ئێمە وەکو بڕیار بڵێن بڕیار درابێکە لە پەروەردەوە ئەمە بکرێت حاڵەتی چیوانە بووە بەڵام هاوکاریکردن هەبووە لەم پرۆسە قەیراناویە لەوانەیە زەختێکی زۆری لەسەر بووە ئێمەش زەختی زیاتر بخینە سەریان لەوانەیە کاریگەری خراپ دروست بکە. بۆیە بە هەموو لایەکمان چ پەروەردە چنا بەڕێوەبەری قوتابخانەکان توانی ومانە کەشێکی وا بڕەخسێنین هەم کاریگەری نەبێت لەسەر پرۆسەکە و لەسەر قوتابی و مامۆستایەکانیش هەست بە ئارامیەک و بە کاریگەری ئەو زەختەنەکەن کە لە سەریان بێت و تەسیل لە وانەوتنەوەیان. ئێوە تا چەندە گرفتی کەمی مامۆستاوە کەمی پەرتووکوە ئەو قوتابخانانەیەکەوە لە سنوورەکە لە ساڵی ڕابردوودا خراون ئێوە ئەم ساڵیکەنەوە یاخود قوتابخانەی نوێ لە بەرنامەتاندا هەبیکەنەوە؟ ئێمە لە سەردانی کە ئێستا ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنە سەرپەرشتیارانی بەڕێز سەردانێکی خێرای قوتابخانەکان دەکەن بەرچاوڕوونیەکمان دەبێت ئایا لە چ شوێنێک لە چ گوندێک ڕێژەی قوتابیان گەیشتوتە و ئاستێکی ئێمە ئەو قوتابخانەیەدا بخەین و لە چ شوێنێکیش یاخود چ گوند بێت چ گەڕک بێت پێویست بەوە بکات کە قوتابخانەی تازە بکرێتەوە. بۆیە ئێمە هەرچی لە بەرژەوەندی قوتابیان بێت و پرۆسەی پەروەردە و فێرکردن بێ ئەوە دەکەین. بۆیە ساڵانی پێشتریش لە شوێنە قوتابی ڕێژەی گەیشت بێتەوە ئاستەی کە بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە قوتابخانەدا بخرێت دامان خستووە و لە شوێنێکیش پێویستی بەوە کرد بێت کە قوتابخانەی تازە بکرێتەوە کردومانەتەوە بەدەر لەو
قەیران و گرفت و کێشەی مامۆستا کە چەند ساڵێک کە مامۆستا دانامەزرێ بەڕاستی ئەمە واقعێکە بۆیە نەمان هێشتووە ئەو گرفتە لە نێو ناوەندەکانی خوێندن ڕێک بداتەوە بە شێوەیەکیوە بە مامۆستای وانە بێشتوانی ومانە ئەو فەراغانی کە دروست بوون و پڕی بکەینە ئومێد دەکەین کەوا وەزارەتی پەروەردەش و حکوومەتی هەرێم بە شێوەیەکی گشتی ئاوڕێک لە دامەزراندنی مامۆستایان بداتەوە چکە بەڕاستی ساڵانە لە سنووری پەروەردەی سۆرانیش کۆمەڵێک مامۆستا بە پێ ئەوڕێن مایەیانە دەگوازرێنەوە مۆڵەتی دایکایەتە مۆڵەتی بێموچێ ئەمە لەوانەیە کاریگەری سلبی دروست کات لەسەر خودی پرۆسەکە.